لە شاری کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی عێراق 31 قەوارەی سیاسی و هاوپەیمانی کێبڕکێ دەکەن بۆ بردنەوەی 13 کورسی شارەکە. بەرپرسی بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی لێقی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش دەڵێت 291 کاندید کێبڕکێ دەکەن بۆ بردنەوەی ئەو 13 کورسیەی کە بۆ کەرکووک دیاری کراوە. لە پارێزگای کەرکووک 31 هاوپەیمانی و لیست تۆمار کراوە و 291 کاندید کێبڕکێ ئەکەن بۆ ئەو 13 مەقعدێکەوە نیشان کراوە لە پارێزگای کەرکووک. زیاتر لە 950,000 دەنگدەروان هەیە لە پارێزگای کەرکووک. لەم بینە کۆمیسیۆنی کەرکووک سیمینارێکی فراوانی ئەنجامدا بۆ نوێنەری خەوارە سیاسیەکان، تایدا چەند باسێکمان خستە ڕوو لەوانە چۆنیەتی هاوکاری و هەماهەنگی لە نێوانی کۆمیسیۆن و ئەو لایەنەدا لە ڕێگای بانگێشی هەڵبژاردنیانەوە. ئەوە هەروەها ئێمە سەبارەت بە کۆمیسیۆن بە یەک دید و بە یەک مەسافە گشت کاندیدەکان سیرەکەی. کورد لە کەرکووک خاوەنی یەک هاوپەیمانیە کە لیستی نیشتیمانە و 3 لیستی جیاواز و شیعەکان خاوەنی 2 هاوپەیمانین و تورکمان 1 هاوپەیمانی و عەرەبی سونەش زیاتر لە 5 هاوپەیمانی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق پێکهێنراوە. ململانێ دەکەن بۆ بەدەستهێنانی متمانەی زۆرترین دەنگدەر کە ژمارەی دەنگدەرانی کەرکووک زیاتر لە 950,000 دەنگدەرە. بڕیاردەری لیستی نیشتیمان کە تاکە هاوپەیمانی کوردیە لە نێوان کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بۆ دادپەروەری و دیموکراسی لە ناوچە جێناکۆکەکان پێکهێنراوە، دەڵێت دروستکردنی ئەو لیستە بۆ گەڕانەوەی پێگە و دەنگی کووردە لەو ناوچانە. ئێمە وەک لیستی نیشتیمان ناچار بووین بۆ ئەوەی پارێزگاری بکەین لە دەنگی کورد و پێگەی کورد لە شاری کەرکووک و ناوچە جێناکۆکان. ئەم هاوپەیمانیەتمان کردووە و هیوادارین ببینە جێگەی متمانەی هاوڵاتان لە جێگە ناکۆکەکان و ئێمە ئەم شتەمان کردووە لە پێنا ئەوەی کورد پێگەی خۆی بەدەست بێنێتەوە. دیارە عەرەب و تورکمان هاوپەیمانەتیان کردووە، هەموو لایەنەکانی تریش. کورد جێگەی خۆی بوو کە هاوپەیمانێتێکی یەکگرتووی هەبێت. من پێم وایە ململانەیەکی زۆرتون دروستە بێ، بە تایبەتی لە نێوان کورد و عەرەب و تورکمان. ململانەیە لە ناوچە جێناکۆکان ململانەیەکی نەتەوەیە. ئێمە وەکو کورد ئەبوایە بەشدار بین بە لیستێکی یەکگرتوو، بەڵام کە نەکرا لیستی نیشتیمان دروستکەم. پێم وایە عەرەب و تورکمانەکان ململانەیەکی زۆر تونەکەن لەگەڵ کووردا بۆ بەدەستهێنانی ئەو کورسیان. لە هەڵبژاردننی 2014 کورد لە کەرکووک بە بردنەوەی 8 کورسی بۆ براوەی یەکەمی کەرکووک و عەرەب و تورکمان 6 کورسیان بەدەستهێنا، بەڵام پێشبینی دەکرێت بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لاوازبوونی پێگەی کورد لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کورد ژمارەی کورسیەکانی کەم بکات و 3 کورسی لەو ناوچانە لەدەست بدات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.